جا خۆشی سەرۆک و باسم کرد ئێرە دیوەخانی گوندی شەرەبۆتی گەورەیە ماشەڵڵا زۆر قەرەبارغا. سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان سەلامەت بی یاخوا زەبادەیانیشم تخوا هەرمەستن سلام علیکم مامە گیان باش سلامت بی یاخوا باشن تەندروستیتان باشە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا یاخوا هەر زۆر باش بن زۆر دڵخۆشم کە سەردانی گوندی شەرەبۆتی گەورەم کردەوە ڕاستی گوندەشی زۆر ئاوەدان و زۆر خۆشە خەڵکەکەی زۆر قسە خۆش و کراوەنە ماشەڵڵا ڕەبی لەشتان ساغ بیتن ئێرە دیوەخانی شەرەبۆتی گەورەیە زانم ڕۆژانە ئەو هادێن لێرە خڕدە بنەوە چێ زیاتر دێ لێرە دادەنیشیتن وڵا ئەمە ئەوەی لە مارێبی اختیارەکان بە زۆرینەی لێرەینە زۆربەی لێرە زۆر بە ئەوی لە مارێبی ئەوی لە مارژنەوی دەرچی کەنجێ دێن کەنجێ دەڕۆنەوە وڵات سبەینان کە ڕۆژ هەت بە عوڕی لە هەشت هەتا نۆ و دە بە کەیفی خۆی چ کاتێکی بێدی کاتێکی بێ ئێرە ئاوەدانە ماشەڵڵا هەموو دۆست و برادری یەکن و لە کۆنەوە خەرچی ئەو گوندەشە گوندی خزماتیە هەمووی دووری بنعامە هەمووی خزمێکی مام و برازەوە بەر مام و برازاڵنەوە و ڕەبی لەشتان ساغ بیتن باشە با پرسیارێکی بکەم ئێرە دیوەخانە لێرە با بزانم بەس عەشیرەتی زێدبەجی لێرە هەیە بەرێ عەشیر زێدبەجی قەت بۆ مەسەلەن خوا نەخواستە کێشێک مشکیلەکە بوو بێن لێرە لەو دیوەخانەی دانیشتن و کێشەکەی عەل بکەن و بەرە زۆر جار هو چێشەی گەورە نەبووە بەس هوردە چێشەکەی بیست من سوارە ئەوە پێک هاتەوە لێرە بەرێ ئەو پێک دێن قسەی گەورەکان ناشتێنەوە ئەوە دەبینی دوو سوان و شەڕاتینەی دوو مندار ئەنی نەفامیێکی دەوە چێشەی گەورە نەبووە وەکو دوو منداریەوەنە بەس هوردە ئیشەکان توانیتمان حەلکەینە باشە بۆ ئەنگۆ بە خۆتان ڕێنادن مەسەلەن خەرچکە بێ لێرە بژیان بەخۆی ئێرە بەزەو عەشیرەتەی لێیە نە ئەوە ئێرەن ئەمە مەسەلەن چوومە سەردانی هەندێک گوندم کردیە چەند 5-6 بنەوە عەشیرەتی لێ بووە بەرێ ئەمە زۆرینەی عەزمان لێ نییە خەرکەشکە بێ لە بەرەوەیەکە بۆ کڕن و فرۆشتن دوای ئەمە دەبینە بێگانە لەماری خۆ دەبێ ئەمە بێگانە هەرچا دەورەم بگیری ئەمە چێوە بچین دوایش منتەقەکەش ئەگە بفرۆشی معنە ئەمە گوندەکەمان لەدەستدا معنە ئەمە دەبینە چێن پێم نارن خەرچی شەرەبۆتێت دەبرم خەرچی جێشکەمە خەرکە بێ دەورم بگری ئەمە چێوە بچین دوایش احتیمالەن لەوانەیە ئەگەر مەزاری فرۆشتنێمان بدابە هەندێک کێشەی بکە لێ دروست دەبوو تۆ زۆر بە خەرکەشکەمان هەیە لە هەولێرە ئەویش دەگۆ ئەمن دێمەوە ئەو دەگۆ ئەمن دەمەوێ بۆ کێشە ئەو زەمە پێمان مەسرعات بوو هەراوها بیتن هەراوها خۆشە بە کەیف خۆت دێی دەڕۆی ئەو ژنان هەموو لەخوان لە پێش دەرکەی دانیشت بوون هیچ ئەوە گنی هەموو خزمە و دۆست و برادێرە دێ دەڕواتە گومان تێدا نییە باشە ڕەبی لەشتان ساغ بیتن جام کو بگەمە لالە و کورسیەکەم نەگوازمەوە کورسیەکەم بگوازمەوە بێمە ئێرکانە هەندێکیش سانم سلام علیکم لەکنە ئەنگۆش باشن ئیشاءڵڵا کوی مامە گیان باشی مامە گیان تەندروستیتان باشە ئیشاءڵڵا ئیشاءڵڵا هەر بەتەمای خوای ئەتو کوی مامە گیان ڕەبی هەر باش بی ئیشاءڵڵا ئەتو چ دەکەی بە چیەوە خەریکی چ ناکەی هەر خەرچی ئەو گوندە خۆشەشی لۆ خۆتەوە باشە چەند مندارتان هەیە نۆ مندارت هەیە ڕەبی لەش ساغ بیتن باشە با پرسیارێکی لێ بکەم ئێستا ژیانی گوندیش زۆر گۆڕایان هەروەچ قەدیمە ناڵە گۆڕایان ئاوەچ پێشانی هاوەچ پێشان خۆشتر بیان ئێستا پێشان خۆشتر باشە بزان فەرقەکەی چییە لە سوان هەندە ماندی نەبووی هەندە بەغەم نەبووی یان پێشترێ ئەوەندە دەماندی نەبووی بەغەم نەبووی دی هەڵان ناخۆش ئێستا ژیانەکە بەخەم بووە دی بەغەم بۆ ژیانەکە ئەو لۆی لێ هاتیە لە سوار نازانی ڕەبی لەشتا ساغ بیتن زانم لەو گوندەی مەکتەب و خەستەخانە و ئەوانەشی لێوە نیە چە مەکتەبی لێە مەکتەبی لێە لە خەستەخانەمان نییە و خەستەخان ئەدی چ دەکەن بەسەنە گەر خوا نەخواستە دەچینەکەن زانیەوە دەستنە کەس نەزانی ئەوڵامە نەخۆش قورسمانای بۆچینە بازارەکە سوچی ویسەکەن زانی و ئێرە دوکان و بازار و شتی لێیە ناو دوکانش خۆمان لێ گوندۆتە شەکەراتی بازار نییە زۆر باشە ئەی مزگەفتیشی لێوە نیە بەڵێ ئەو مزگەفت ئەوە مزگەفتیشی لێەوە ماشەڵە گوندەکی ئاوەدانە بەس مزگەفتەکە کۆنەیان نوێیە کۆن بوو خرامان کرد سەر نوژەن نۆژەنتان کردەوە زۆر باشە ماشەڵە گوندەکی ئاوەدانە و خۆشە
دەنجی گۆرانی دەرێن گۆرانی دەرێن ئەو مندارەکانێوانی لە پشتم بوونەوە گۆرانی دەرێن ڕبی خەینە بابە مندارن منداریانی چیانی بە کەیف خۆی هەڵسی و دانیشتن ڕبی لەشتان ساغ بێر ئاوەدان بێ و گوندە خۆشە جارێ لەسەر ئیزن تالا من دەڕۆ خۆ حافیز ئەرە وەڵڵا سەلامەت بی یا خوارە ئاوەدان بیتن